لە کەرکووکی شاری پێکەوەژیان ئەو شارەی گەرچی ناسنامەکەی کوردیە بەڵام بە مۆزاییکی گەلان دەناسرێت هەوای هەڵبژاردنەکان گەلێ گەرمە گەرچی لە پەرەزەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق بانگەشەی هەڵبژاردن بە سستی بەڕێوە دەچێت بەڵام ئێرە بۆتە چەقی ململانەکان لە نێوان پێکاتە جیاوازەکاندا بۆ بەدەستێنانی زۆرترین کورسی پەرلەمانی. بە گوێرەی سیستەمی نوێی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پارێزگای کەرکووک دابەشکراوە بەسەر سێ بازنەی هەڵبژاردندا. لەو نێوەندەشدا پێکاتە جیاوازەکانی کەرکووک بە 130 کاندید کە 56 کاندیدیان سربەخۆن کێبڕکەی بەدەستێنانی 12 کورسی پشکی پارێزگاکە دەکەن لەگەڵ کورسیەکی کۆتا کە دانراوە بۆ مەسیحیەکانی پارێزگاکە. لە بازنەی یەکی کەرکووک کە 5 کورسی بەردەکەوێت 35 کەس خۆیان کاندید کردووە. لەو ژمارەیە 17 کاندیدی سربەخۆ هەن و لە نێویاندا 5 ژن هەیە. هەروەها دەنگدەرانی ئەم بازنەیە زۆرینەیان کوردن. لە بازنەی دوی کەرکووک کە 4 کورسی بەردەکەوێت 56 کەس خۆیان کاندید کردووە. لەو ژمارەیە 21 کاندیدیان سربەخۆن و لە نێویاندا 3 ژن هەیە. هەرچی بازنەی سێیە 3 کورسی بەردەکەوێت و تێیدا 39 کەس خۆیان کاندید کردووە. لەو ژمارەیە 18 کاندیدیان سربەخۆن و لە نێویاندا 7 ژن هەیە. بە گوێرەی دوایین ئاماری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە پارێزگای کەرکووک لە 90% دانیشتوانی پارێزگاکە کارتی دەنگدانیان وەرگرتوتەوە. بەراورد بە پارێزگاکانی دیکەش گەرمترین بانگەشەی هەڵبژاردن لەو پارێزگایەدا بەدی دەکرێت. سەبارەت بە کەشوهەوای هەڵبژاردن و ململانیەکان لەو پارێزگایەدا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەڵێت كمحافظة كركوك تختلف عن بقية المحافظات بسبب جیاوازی بانگەشەی هەڵبژاردن لە کەرکووک دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شارێکی فرەنەتەوە فرعینە بەڵام ئەمە هیچ کێشەیشی دروست نەکردووە چونکە خەڵکی کەرکووک بڕۆیان بە پێکەوە ژیان هەیە کاندیدەکانیش سەرباری جیاوازی نەتەوەیی و ئاینی نێوانیان بەڵام ململانەیەکی پاک و بێکێشە دەکەن واتە ململانیەکانیان تەنها لە چوارچێوەی هەڵبژاردندایە. هەتا ئێستا هیچ سکاڵایەکمان لا تۆمار نەکراوە ئەو کاری کە دەستمان پێکردۆ بەرەو کۆتایی دەڕوات بەڕوونی و ئاشکرا. هەروەها نووسینگەی نەتەوەیەگرتوەکان بۆ ماوەی 5 مانگە بەردەوام چاودێری دۆخەکە دەکەن و هەموو تێبینی و ئەنجامی بە دوواداچوونەکانیشیان ئەرێنی بوو. ملاحظات إيجابية على العمل. چاودێرانی سیاسی تا ئەستێک گەشتبینن بەم سیستەمە نوێی هەڵبژاردن. بەو پێی دەرگا دەکاتەوە لە بەردەم کەسانی سربەخۆ لە دەرەوەی حزب بۆ خۆ کاندیدکردن. هەروەها بە گرنگی دەزانن هاوڵاتیان پشتیوانی لە کاندیدا سربەخۆکان بکەن. ئەم جارە جیاواز لەو یاسایەکی تایبەتر هەیە توانین بڵێن زیاتر دەرگایەکی ترە بۆ دیموکراتی ترە لە یاساکەی پێشوو ئەویش ئەوەیە هەڵبژاردننی فەردیە واتە دەنگدەر تەنها توانێت دەنگ بە کاندیدەکان بدات ئەو لەو نێوەندەشە بوونی لیست بوونی نییە. بەڕاستی ئەمە لە کەرکووک پێویستمان بەوەیە ئەو عەقڵەتە شۆڤێنیە عەرەبیە تورکمانیە کوردیەی کە لەم شارەیە ئیدارە دراوە و ئەم شاری پێجۆشکراوە پێویستەکە گۆڕانکاری بەسەرا بکرێت. ئەو گۆڕانکاریانش ئەوانن خەڵکانێک لە دەرەوەی ئەو هێزانە لە تورکمان لە دەرەوەی جەبهەی تورکمانی لە عەرەب لە دەرەوەی هێزە عەرەبیەکان کە خەڵکانی سربەخۆ خەڵکانی دڵسۆزی باشیان هەیە لە دەرەوەی هێزە دەسەڵاتدارەکانیان وەکو سربەخۆ خۆیان کاندید کردووە پێویستەکە ئەوانیش بۆ ئەوەی جارێکی تر ئێمە هەوڵ بدەینەوە کەرکووچێکی نوێ لەسەر عەقڵیەتێکی نوێ لەسەر عەقڵیەتێکی پێکەوە ژیان لەم شارەیە بنیاد بنێنەوە. بەلای هاوڵاتیانی کەرکووکەوە جۆشوخرۆشی هەڵبژاردن و گەرموگوڕی ململانیەکان دڵخۆشکردین. بەو پێی پارێزگاکەیان دوای 4 خولی پەرلەمانی هێشتا بەدەستنەبوونی سەرەتاییترین خزمەتگوزاریەکانەوە دەناڵێنێت. گوزەران و دۆخی هاوڵاتیانیش لەو پەڕی خراپیدایە. وا دیارە لە کەرکووک کە بانگەشەی هەڵبژاردن ململانەیەکی زۆر گەرم هەیە لە نێوان هەموو حزبەکان و هەموو دینەکان و هەموو نەتەوەکانە وە لە کاتی خێریشایە دوو دەسەڵاتە حزبەکەی کوردی ئەڵێن کەرکووک قودسی کوردستانە و کەرکووک دڵی کوردستانە بەڵام بەگشتی وتار هەیە و بەڵام کردار نییە وادە ئەوە تا لە کەرکووکایە
نە خزمەت گوزاری هەیە نە ئاو کارەبا یانی کۆمەڵێک کێشەی کەمان هەیە حتا لە بینە حکوومیەکانیش کە زیاتر عەرەب و تورکمان حکومی ئەو بینایە ناکات و ئێستا خۆشبەختانە کۆمسیۆن دەرگایەکی کردوتەوە وەکو سیستەمی نوێی هەڵبژاردنەکان کە کاندیدی سربەخۆ هەیە من داواکارم لە خەڵکی کەرکووک دەنگ بە کاندیدە سربەخۆکان بدەن و چیتر بەلای حزبانەیە بانە چینەوە چونکە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان چی گوزارە لە شارەکە بەجددی وەزعی کەرکووک لەم کاتەیە بەرەو خراپبوونەڕوە هەم لە ڕووی ئەوەی کە بۆنێکی زۆر پیس لە چەناگەڕەکانی شاری کەرکووک بڵاوبێتەوە بۆنی خاص هەروە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە هیچ خزمەت گوزاریەکی نییە تەنان ئەگەر ینی زبڵ و خاشاک بە تەواوەتی چوادەوری کەرکووکی گردووە ناو گەڕەکانی گرتووە تا ئێستا هیچ لایەنێکی سیاسی هیچ دەسەڵاتێک کە لە کەرکووکە یعنی حکمی کەرکووکەکە هیچ ئاوڕێکی لەم شتانە نەداوەتەوە داوا لە لایەنە سیاسەکانەکەن کە لە کەرکووکە نەگەرەتانەوێت دەنگی خەڵک و متمانەی خەڵک بەدەست بێنن ئیش بکەن ئیش بۆ کەرکووک بکەن خزمەت گوزاری بۆ کەرکووک بنیاد بنێن و بەتایبەتی خزمەت گوزاری ژینگەی ئەگەرچی خەڵکی کەرکووک تووڕەن لە پشتگوێ خستنیان و هەموو ئەو کارەساتەی بەسەریان داهێنراوە بەڵام ناتوانن هەستی نەتەوەیی وەلانێن و بەشداری دەنگدان نەکەن بە تایبەتی بۆ کورد هەڵبژاردن چارەنووس سازە کاندیدانی سربەخۆش ژمارەیان کەم نییە و پێدەچێت متمانەی خەڵک بەدەست بهێنن